ئەگە وەکو وتوێژگەرێک بچی پرسیار لە تەواوی مرۆڤەکانی دنیا بکەی بڵێ چ داخواستێکتان هەیە زۆر شت بڵە شاید هەر کەس شتێکی بڵە بەڵام تەواوی وان یەک شت دەڵێن دەڵە پێمان خۆشە کەسایەتێکی کاریزمامان هەبێ کەسایەتێکی سرنجڕاکێش کەسایەتێکە ئالەم باسی دەکا ویان جەزابە پێیان باشە پێیان چاکە بۆچیش هەموو ئەو پێویستەمان هەیە ئەو داخواستەمان هەیە چونکە ئەو کەسایەتیانەی کە جەزابن کاریزمان خەڵک جوابیان دەداتەوە بەزە سەر هەر کەس دانێ پێی نەڵەنا ئیش و کار لەگەڵ هەر کەس دابەزێنە ناڵەنا لە کۆمەڵدا هەموو کەس قسەی لە قسەی ناکاتەوە ئیمتیازی دەداتێ شتی باشی دەداتێ خەڵک بە چاکەی دەناسێ و ئیحساسی کەی خودایەتی و باشیتی دەدەنێ بخۆشان دەزانن بۆیە هەموو بەگشتی پێمان خۆشە کەسایەتێکی کاریزما و خۆشەویست و سرنجڕاکێشمان هەیەبێ لەبەرەوەی کە دەزانین لە کۆمەڵدا ئەگەر دەژین ئەو هەستەی کە خەڵک نسبەت بەمەی هەبێ دەتوانێت زۆر کاری مەحەلکە بەڵام باوەی کە هەموو ئەو داخواستەمان هەیە هەمووشمان بەو هەستەمان ناگەین بابەتەکەی چێ ئایا مەحەول نادەین بۆوە نە هەموو حەولیش دەدەین وەلی بەداخەوە زۆر جار حەولەکەمان ئەوەندە بێ سیاسەتە ئەوەندە ناشیانەیە کە بەجگایوێک کە بەرەو جەزابوون بڕۆین بەرەو نەویستن و نەشیرنبوون دەڕۆین ئەگەر دەتوێت کەسایەتێکی کاریزما تێدا ساز بێ فقط کافیە تا ئاخری ئەو ڤیدیۆیە دەگەڵم بە عمانی کارناسێک و دەروونناسێک پێت دەڵم کە چۆن دەتوانیت کەسایەتێکی کاریزما دەخۆتدا سازکەیت. سەلام چیمەنی پەریزەنم نووسەر و دەروونناس بە کارناسێکی دەروونناسی لەو لاپەڕەدا حەول دەدەم ئەو بابەتانەی کە هەست دەکەم دەتوانێت چرایەکی ڕووناک لەبەر ڕێگای ژیانتاندا هەڵکا باسی لێ بکەم و ئیشەڵاژم بۆ چیژی لێوەرگرن چۆن ببمە کەسایەتێکە کاریزمایە سرنجڕاکێشە خۆشەویستە خەڵک بە چاکەی باز دەکەن زۆر ئاساییە ئەمە هەمیشە لە کۆمەڵدا کە ژیان دەکەین وتووێژ لەگەڵ خەڵکی زۆر دەکەین ڕاوێژ و دانیشتن و هەستان و هاتوومان زۆرە ئەو خاڵانێک کە دەیڵم بابەتی ئەو کاتانەیە ئەو کاتێک کە لەگەڵ کەسانێک یا کەسێک دانیشتون وتووێژێ دەکەن دەبێت چەند خاڵ ڕاگرن ئەڤڵ چاو لێکردنەکەتان نابێ نە زۆر چاو لەولا بێت کە کابرا هەست بکا کە جوبیسینین نە ئەوەی کە مستەقیمن هێندە چاو لە چای بڕن کە بڵێ بۆ دڵێ سوال و جوابم دەکا دەڵێ دەبێ بیکێ موسەلەس یعنی لە چاوی ڕاست بڕۆ بۆ چاوی چەپ لە چاوی چەپ بەرە سەر زاری دا هەر ئەو چەرخەشە ئیدامە بدا ئەو شتە ئەو هەستە خۆشە لە تەرەفی بەرابەرتدا ئێحساس دەکا کە بە ئارامیش ئەو قسەکەی دەکا حەز ناکە یەک نەفەرەوە بە توندی چاوی تێبڕیوە دوایان لەو بەرەوە جۆدانێکی چاک بیتوتانە زۆر کەزە و کەسانێک کە خەڵک بە ناشیرینیان دەناسێ هەر دەستنە قسەی خەڵکی هەر قسەیان لێ قەتع دەکا هەر دەپەڕێ و نەزەری خۆی و ڕای خۆی دەدا یەکێک لەو شتانەی کە تۆ تەبدیل بە کەسایەتێکی کاریزما دەکا ئەوەیە کە جۆگرێکی باش بی ئەو کەسانەی کە هەتا مثلەن کابراوە قسەی بۆ دەکاتەوە بەڵە ئەها دێ ئەها دێ ئەو ئەها دێ بەڵەیە بۆ خۆی ئەنگۆ لەو حاڵەتە شیرنایە لا دەبا تەبدیل بە کەسێکی ناشیرن و دەکا بۆیە دە دەروونناسیدا دەڵا ئەتۆ دەبێ حتا 5 بار 10 بار بەسەرت تا ئیدی بکەی جارێک بە زمانت پێی بڵێ بەڵە یا دێ کە کابرا درێژە بە بتویژەکەی بدە تا خاڵایەکی زۆر ڕاستکە بۆیەش ئەمە سەرمان لێ شێواوە شی زۆر چکۆلەیە کەمە ئەگەر هەڵەی تێدا دەکەین کەساتی کەمان لە شیرن دەچێتە سەر نەشیرن شتەکەی دیکەی کە دەو بابەتەدا ئەتۆ تەبدیل بە کەسایەتێکی کاریزما دەکا ئەوەیە کە ئەو کاتەی یەک نەفەرەوە قسەت بۆ دەکا دەستت لە جیفانتدا نەبێ دەستت لە پشتە سەرت نەبێ دەستت لە پێشێ بێ لەسەرێکتدا نابێ ئەو هەستە متمانەیە بۆ تەرەفە دەدا کە تۆ زۆر بە دڵنیایی بە جۆگری تا ئەزیزەکان هەر من دەروونناسم یەکێک لەو شتانێکە کەسان دێنەکەن من وە قسەم بۆ دەکەن بەشێکی لەبەرەوەی نەکە دێنەکەن من مشکلەکەیان هەلوێ بەشێکی لەبەرەوەیە کە من جۆیان دەدەمێ جۆ بیزبوون جۆگربوون بۆ قسەی خەڵکی بۆ دەردەدڵی خەڵکی بۆ کێشەکانی خەڵکی هەر لە خۆڕە ئەمە لەلایەن کەسانی تر شیرن دەکا ناسک دەکا جەزاب دەکا یعنی چی یعنی ئەو کەسانە وەختێک هەستێکی خۆش لە قسەکردن دەگەڵمە وەردەگرن ئەو هەستە خۆشەی کە لە قسەکردنەکە وەریدەگرن دێتە سەر کەسایەتیمە ئەمەش بە ئینسانێکی باش دەناسێ ئەمەش بە ئینسانێکی شیرن دەناسێ پس ئەتۆ ئەگەر دەبوو توێژەکانتدا هەر دەپەڕێنێ قسەکەی ناڵی قسەکەی بکە هەر چاو لە سەعاتە چاو لەولایە ئەو نەفەراگرە و دەردڵی لە کنتۆ کردو هەر لێت ڕەت دەبێ هەستێکی ناخۆش دەکات چونکە ئەتۆ بە ئاکاری جەستات بە ئاکاری بەدەنت هەستێکی ناخۆشت داوا بەربی
تازە و هەستە ناخۆشێکە لە تۆی وەرگر دەهێنێتە سەر کەسایەتیکەت و ئەگەر تۆ بەرابەر هەموو کەس ئەو ئاکارە دووپاتکەیەوە پەزەکەن هەموو کەس شخصێتێکی ناشرنت هەیە. ئەوە لایەکی دیکەی ئەو بابەتەیە کەمە زۆر زار ئەوزار بۆ خۆمان دەست دەکەین بە قسەکردن دروستە کەمەش هەمیشە دە هەموو بتوێژەکاندا خوار ئاڕاناوەسی جبدەی نەکابرا بالاخره بۆ خۆشمان قسان دەکەین زۆر زار ئەو قسەکردنەش سەرمان بەبادەدا یعنی چی یعنی تمشا دەکە قەت بۆ یەک نەفەر مەسەڵەن قسەی نەکردو زۆر لە بەرچامە قوڵ و جوان و جەزاب و ئەوەی هەر کات دەستی کردو بە قسەکردن ئیدی کولەن هەموو شێوازی لە بەردەڵان بوونەکەی ڕووخاوە حتەن ئینسانێکی نەشیرن و ناڕێک و ناحەزە لە بەرچاومە کاریکەی چێ ئەو کاریکەی بەیە مەسەڵەن مرۆڤەکان دەبێتە دوو بەشێکیان ئەوەن کە ئەو کاتێک کە دەست دەکەم بە قسەکردن بە دەنگێکی بڵین ببەخشن بە هاڕ تون هێستا قسەکان نەکردو بخۆیان قاقا پێ دەکەنن بە قسەی خۆیان یعنی جەوێک ساسەکەن کابرا سری دێشێ دەڵاری و فڵان کەسی کورد مەسەڵەن دەپرسنەوە فڵان کەسی فقط هاڕەهاڕی هەیە فقط گرمە فقط بە دەنگی بڵین تەشەنوجی ایجاد دەکا لێرە دەبێت بە نەرمونیانی دەنگێکی ڕەسا زۆر کەسیش معزەرەت دەخوازم دەنگێکی زۆر سەبری هەیە کابرا دەڵێ گوێ لێ بوو دڵ بۆ خوددا هەر فزەفزی دەهات هیچی لێ حاڵی نەبوو هەر نۆزەیەکی لە بنەوە دەهات هەر قسەکردن گەڵی چەند ناخۆشە ئینسان بەڕاست دەکا هێندە بە سەبری قسە دەکا هێندە دەبێت جۆ بدەیەی بدەی ماندوو دەبی دەنگێکی ڕەسا وەلی لە حەدێکدا کە کابرا ژانەسەری پێ نەگرێ دوایەش دەنگەکە هیچ ئەو قسانەی کە دەیکەن مرۆڤەکان دەبنە دوو بەشێک هێندە بە خۆیان هەڵا دەڵان ئیدی دڵت لە ژێڵوا دێپی هێندە بە شاخ و باڵی خۆی ئەوەم هەیە ئەوەم کردو ئەمن ئاوام ئەمن ئەوە چوم مەسەن کابرا ئیدی دوای ئەتۆ بە کەفاەتێک دەناسێ زۆر خۆ هەڵکێشە ماستە ئینسان لی بەڕاز دەبێ هێندە باسی خۆی دەکات دڵت لە ژێڵوا دێ بەشێکی دیکەش هێندە دەناڵێنن هەر سەلام و عەلەیکە سەلام سپرەی دڵی کردوێتەوە بەدبەختم قەرزدارم ژنەکەم ئاوا مێردەکەم ئاوا منداڵەکەم ئاوا ئیشەکەم با کارەکەم با پارەم نییە هەموو کەس چارەسەری و ناخۆشی هەیە کەس حوسلەی نییە هەرکوتی سەلام و عەلەیکە سەلام بەتایبەت پیاوەکان کە گرێک نەفەراوە بڕێک لە کنی دەنووزێتەوە دەڵە بە خودای پێما بێ بڕێکی دیکە ڕاستم داوای پوڵم لێ دەکەم بەس هەر هەڵم لە هەموو شتێک چاترا وەک کاتێک ئەمە بێبڕانەوە کەسایەتێکمان هەیە کە هەر قسەی ناخۆش دەکەین هەر لە غەم و دەرد قسە دەکەین لە ناڕەحەتی و ناخۆشیەکانی خۆمان قسان دەکەین هەموو کەسان لێمان جاڕز دەبن و هێندێک کەس هەیە کە بانێک لە خۆی زۆر دەدا ئەخبار لە خۆی زۆر دەدا چی کردو چی نەکردو چ بۆ چ بەسەر هاتۆ وەختێک ئەتۆ هەموو شتی خۆت باز دەکەی لە خۆڕە ئەو کەسایەتی کاریزمایان لە دەست دەدەی مەسەڵەن ئەگەر دانیشتی کە جەحەم بەسەری دەکا نۆرەی کەس نادا چونکە مە بە کورداری خۆمان دەڵە کابرا زۆری کورد چاکیش دەڵە خراپیش دەڵە ئەمە ئەو کەسانەی کە ئاوا دەکەن زۆر قسان دەکەن جەوەکە ئاوا لێ دەکەن تەواوی تەکتێکی ئەو کەسانەی کە لەو جەمعەدا دانیشتۆ زۆر ڕاحەت مۆرێکی کەسایەتێکی نەشیرنی لەسەر دەدەن و زۆر زار ئەسڵەن هەر بانگەشتنی ناکەن و ئەمما بانگەشتن کەسێکە دەیهەوێ کەسایەتێکی کاریزمای هەبێ ئەڤەڵەنگە هەموو جگایەکی ناچێ حتا ئەگەر دەعوەتیکەن چونکە هەر شوۆنێک ئەمە بچینە هەر شوۆنێک ڕنگ و ڕووی ئەو شوۆنە دەگرین ئەوە شتێکی ڕاستەقینەیە کەسێک کە دەی هەبێ لە کەن خەڵکی کەسایەتێکی جوانی هەبێ نابێت هەموو شوۆنێکی ناحەز بچێ پس ئەگەر ئەتۆ هەر جگایەکە مرۆڤ خراپەکانیش دەچی دەبێت ئەوەت قبول بێت کە کەسایەتی جوانی کەشت دەڕوا پس کەسایەتی جوان دەبێت لە شوێنە چاکەکان بێ و بێدەعوەتیش ئیبایەت مشا دەکەی بەوانێکی دەناسن ئەرێوە فڵان کەسیش لە هەموو جگایەکە زۆر سەیرە با بە کاکە لێم نەجێڕاتەوە بۆ چوو هاتووی بێدەعوەتکردنیش هەموو جگایەک مەچن و حتا ئەو جورێکە کوتم ئەگەر داوەتیشان کردن هەموو جگایەکی مەچن چونکە هەر ئەو جورێکە کوتم زۆر زار ئەو جگە ئەو شوۆنە ئەو کەسانێک کە دەگەڵی دەگەڕێن ئەمە ناحەز دەکات شتێکی دیکە کە دە کۆڕدا ئینسانی ناحەز دەکات مشا دەکەی کابرا مەسەڵەن زۆر ئیشایی بەخۆیەتی بەڵا ئەوە کارێک دەکەم هەموم بە کەسێکی کاریزما بناسن لەو کۆڕەدا کە جەوێکی تونند و تیژە جەوێکی ڕسمیە جەوێکە گەورەکان دانیشتون لەگەڵ منداڵێکی دەست دەکا بە ڕوودان بە منداڵێکی بۆ خۆتان دەزان وای بۆی کە ڕوو بدەی بە منداڵ هەتا سواری سرت نەبێ ببەخشن بە غەڵەتم کردنت نەخا لە کۆڵت نابێتەوە بەزەگر دەزانن ئەو شوۆنانەی کە دەچن شوۆنهایە کە تازە لەگەڵت ئاشنا دەبن هێستا کەسایەتی تویان نەناسیوە لەگەڵ منداڵەکان گەرمی مەگرە هەڵمەدەیە
گروپەدا کە دانیشتوی دەو کۆڕەدا کە دانیشتووی پێویست ناکە هەر نەزرێک درا هەر ڕایە کوترا هەر بیرروبۆچوونێک کاتە گۆڕێ ئەتۆ حتمما بڕیاردەرێک بی بینی قسام بکەیت بینی نەزەر بدەیت هەستێ سەر چۆکان و لەگەڵ هەر کەس کە لەوێ دانیشتۆ قسام بکەیت ئەو شتانە چکۆلت دەکاتەوە ئەو کەسایەتی بەرزە و کەسایەتی حساس و جوانەی کە تۆ چاوەڕوانی کە بەدەستی بێنی لە دەستت دەدا. ئەمە خاتون و ئاغا هاتوونەتە کنم زۆر جار دەڵێن خام پەرزە نازام لەو تایفێدا هەم کەس ڕقی لێمە لەو شوێنەی کارە دەکەم هەم کەس ئیشێ دەکەم هەم کەس پێم قەڵسە و هەمیشە هەست بەوە دەکا کە خەڵک خەتای خەڵکیە ناڵە بابە ئاکاری منە ئاوای کردو خەڵک نە دۆستایەتی دەگەڵ کەسە نە دوژمنایەتی دەگەڵ کەسە دەگەڵمە دەگەڕێ چاو لەمە دەکا چاو لە خۆڕەویشتمان دەکا و زۆر بەڕاحەتی نیوێکمان لەسەردا دەنێ شیرنا یا ناشیرنا پس ئەگەر پیاوێکی و دەتەوێت حسابت بۆ بکەن خاتونێکی دەتەوێت بەیسلا بە مرۆڤێکی باشت بناسن دەبێت لەسەر قسەکانی خۆدبی بیتوتە ئەو مرۆڤانەی قسە دەگۆڕن ئەو مرۆڤانەی قسە دێن و دەبن ئەو مرۆڤانەی کە دێنن خەڵکی پێکبەردەکەن ئەوانە چاو ئەمە دە کۆمەڵدا زندگی دەکەین وەکو وانێکی دەسحێبی پێک وەسڵین ئەوە کە خەبەردار بوو بەوەی دەڵا ئەوە بەوەی دەڵا هەر ئاوا دەڕات تەبابی کۆمەڵ تێدەگا پەزمەڵە لە کن بە ئەو کارم کرد لەو شوۆنە ئەو کارم کرد لەو سەردەمە ئەو کارم کرد لە هەرچوو لە کن یەک مرۆڤیش ئەتۆ کارێکی هەڵا بکەی ئەو نەفەرە دەچێ بەوانی دیکە دەبڵا و ئەو شتە باعیس دەبێت ئەو کەسایەتی جەزاب و جوانەی کە تۆ چاوەڕوانی لە قەیست بچێ هەندێکیش کەس هەن کە هەست بەوەی دەکەن ئەگەر ئینسانێکی زۆر باش بن لەگەڵ هەموو کەس سەمیمی بن لەگەڵ هەموو کەس ڕۆخۆش بن لەگەڵ هەموو کەس باش بن ئەوە شخصەتێکی کاریزمای هەیە ئەمما بەڕاستی ئەو کەسانێک کە شخصەتی کاریزمان هەیە ئەسقەزا لەگەڵ هەموو کەس سەمیمی نابن لەگەڵ هەموو کەس هەستێکی خۆش دە هەموو کەسدا ساز ناکەن ئەو کەسانێک کە هەست دەکەن کۆمەڵگا خۆشی ناوێ کۆمەڵگا ڕقیلێتی دەگەڵیان ناگەڕێ دیتوتانە مەسەلەن بابە بە کوڕە دەڵا ئەوەی خوددا ناخۆشی دێ ئەو کوڕی من دەچێت دەگەڵوی دەگەڕێ یا ئەو کچەی من دەچێت دەگەڵوی دەگەڕێ پس ئەگەر دەبینن فەزایی کە هەن کەسانێکن کە خەڵک بە ناشیرنی دەناسێ قبوڵیان نییە ئەنگۆ نابێ دەگەڵوان هەموو شۆتان هەبێ نابێ هاتوو چۆتان هەبێ چونکە ئەو نێوەی لەسەر بێ دێتە سەر ئەنگۆش شتێکتان بۆ جوداکەمەوە چاک بوون دەگەڵ کاریزما بوون جیاوازە زۆر جار مرۆڤەکە هەست دەکا بۆی کە کەسایەتێکی جەزاب و کاریزمای هەبێ دەبێت سرویس بە هەموو عالەم بدا دە خزمەت هەموو عالەمدا بێت دڵی هیچ کەسی لێ نێشێ ئەسقەزا شتێکە دەش کەسایەتی کاریزما هەیە ئەوەی کە هەموو کەس لە خۆی ڕازی ناکە تەنانەت ئەو کەسانە ڕازی دەکا کە دە کۆمەلگادا ئینسانهایەکی بەرزن ئینسانهایەکی قوڵمەند و ماقوڵن دەنا ئەمە پێویستنی هەموو کەسایەتی دنیا لە خۆمان ڕازیکەین یا ئەوەی کە وەختێک دەگەڵ خەڵکی دە ئێرتباتدا هەیدا هاتوو چۆدای یەک جارت زەنگ بۆ لێدان بۆیان لێ نەدایەوە بۆیان لێ مەدەوە حتا ئەگەر ئەو دۆستایەتی و بەرادەریە خلاص بێ یەک جار چوویە ماڵان نەهاتنەوە ماڵت دیارە بە پیاو یا بەژنت دانانێن پس ئەتۆ دەبێت بۆی کە کەسایەتێکی کاریزماتە بێ قەت ئەیکەی و ئاخرین خاڵێکە هەرچەند خاڵ بێ حەد زۆرە واگەر بم هەیە ڤیدۆکە زۆر دوور و درێژ دەبێت بۆ پێم خۆش نییە و کارە بکەم ئاخرین خاڵ ئەوەی کە حتا کەمتر قسان بکەن دە کۆڕەکاندا دەنێو عالەمدا بە زیاتر جۆگر بن کەسایەتێکی ماقوڵتر و سەنگینتر و جوانتر هەیە زۆر خۆشە کۆمەڵگا ئینسانە باشەکان تعریفمان بکە زۆر خۆشە کەسایەتێکی کاریزمامان هەبێ و لە کۆمەڵگا زۆر شتەهای باش وەرگرین بەزیشەڵا خاڵانەی پێم بکتن ڕەچاوی گرن دە ئاکارتاندا ئەنجامی بدەن و ببنە کەسایەتێکی سرنجڕاکێش بە کاریزما